تاران بەم زوانە وەڵامی نامەکەی ترامپ دەداتەوە. نامەکە و ئەنجامی وەڵامەکان چی دەبن؟ گفتوگۆ و دانوستان لەگەڵ ئەمریکا ژیرانە و شەرەفمەندانە نییە. ئایەتوڵا خامنەئی پێش ناردنی نامەکەی ترامپ وای گوت. عەباس عێراقچی لەم دوو ڕۆژی ڕابردووەدا وتی وەڵامی نامەکە خەریکە ئامادە دەکرێت. لە هەردوو ڕەهەندی هەڕەشە و دەرفەتەوە خوێندنەوەی بۆ کراوە و بەوتەی شەهید سلێمانی دەرفەتێک لە دڵی هەموو هەڕەشەیەکدا هەیە. ئێمە بە یارمەتی خوددا دەرفەتەکانی لەبەر چاو دەگرین. وتەبێژی کرێملینیش دەڵێت دەبێت کێشەی بەرنامە ئاتۆمیەکەی ئێران لە ڕێگەی سیاسی و دیپلۆماسیەوە چارەسەر بکرێت. ئێران وەک هەموو وڵاتانی دنیا مافی پەرەپێدانی وزەی ئەتۆمی ئاشتی خوازانەی هەیە. ترامپ لە ڕێکەوتی 8 ئازاری 2025 لە میانەی چاوپێکەوتنێکی لەگەڵ کەناڵی ئاسمانی فۆکس نیوزدا لە ناکاو ڕایگەیاند. نامەیەکی ئاڕاستی عەلی خامنەئی ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی کردووە و لەو نامەیەتە ڕاشکاوانە داوای دانوستان و ڕێکەوتنی کردووە. وتیشی ئەو وەک سەرۆک کۆماری ئەمریکا حەزی بە ڕێکەوتنە و لە کۆتاییشدا نەیشاردوێتەوە کە لە ئێستادا خامنەئی ئیتر تەنیا دوو بژاردەی لە بەردەمدایە، یان دانوستان یان شەڕ. ئەگەر بێت و تاران بژاردەی یەکەم قبوڵ نەکات ئەوە دەبێت چاوەڕێی هێرشی قورس و لە ناکاو بکات. دووە بەدوای ئەم قسانەی ترامپ لە ڕۆژی 13 ئازاردا ئەنوەر قەرقاش ڕاوێژکاری دیپلۆماسی سەرۆکی ئیمارات بە مەبەستی کۆبوونەوە و ڕاوێژکردن لەگەڵ بەرپرسانی ئێرانی و هەروەها گەیاندنی نامەیەکی سەرۆکی ئەمریکا سەردانی تارانی کرد و پاش کۆبوونەوە لەگەڵ سەید عەباس عێراقچی وەزیری دەرەوەی ئێران نامەکەی ترامپی پێشکەشی وەزیری دەرەوە کرد. لەو ساتە وەختەوە ئیتر پرسیاری سەرەکی ئەوە بوو ناوەڕۆکی نامەکەی ترامپ باس لە چی دەکات؟ هەر لەم کاتانەدا کە باس لە ناوەڕۆکی نامەکە گەرم بوو، دکتۆر عەبدولخالق عەبدوڵڵا ڕاوێژکاری پێشووی سەرۆکی ئیمارات لە لاپەڕەی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی ئێکس کرۆکی سەرەکی نامەکەی ترامپی بۆ ئایەتوڵڵا خامنەئی خستە ڕوو لە تویتێکدا داواکاریەکانی ترامپی بەم شێوەیە ڕاگەیاند. یەکەم، هەڵوەشاندنەوەی بەرنامە ئەتۆمیەکەی ئێران. دووەم، ڕاگرتنی پیتاندنی یۆرانیۆم. سێەم، ڕاگرتنی ناردنی چەک بۆ حوسیەکان. چوارەم، وەستاندنی پاڵپشتی دارایی بۆ حیزبوڵڵا. پێنجەم، هەڵوەشاندنەوەی حەشتی شەعبی عێراق. شەشەم، ئێران 2 مانگی لە بەردەمدایە بۆ جێبەجێکردنی ئەو داواکاریانە. حەوتەم، لەم حاڵەتەدا ئەمریکا سزاکان هەڵدەگرێ و کۆتایی بە گۆشەگیری وڵاتەکە دەهێنێت. هەشتام، جێگرەوەی دانوستاندن هێرشی سەربازی گەورە و چاوەڕوانکراو دەبێت و لە کۆتاییشدا دکتۆر عەبدوڵڵا ئاماژەی بەوەدا ئەگەر تاران ئامادەی دانوستان بوو شوێنی پێشنیارکراوی ترامپ بۆ دانوستان وڵاتی ئیمارات دەبێت. ئەوکات لەگەڵم تویتێ عەبدولخالق عەبدوڵڵا ماڵپەڕ یەکسیۆسی ئەمریکیش ئاماژەی بە هەندێک زانیاری لەسەر ناوەڕۆکی نامەکەدا. بە گوێرەی ئەکسیۆس لە نامەکەدا ترامپ جەختی لەوە کردوتەوە کە نایەوێت دانوستانێکی نادیار ئەنجام بدرێت. لەمبارەوە ماوەی 2 مانگی بۆ گەیشتن بە ڕێککەوتن دیاری کردووە. بۆیە ئەگەر بێت و ئێران پێشنیارەکەی ترامپ ڕەت بکاتەوە و دانوستان نەکرێت، ئەوە ئەگەری ئەنجامدانی کردەوەی سەربازی ئەمریکا و ئیسرائیل لە دژی دامەزراوە ئەتۆمیەکانی ئێران بە شێوەیەکی بەرچاو زیاد دەکات. پاش دەرکەوتنی ناوەڕۆکی نامەکەی ترامپ، وەزیری دەرەوەی ئێران تاکە بەرپرسێکی باڵای تاران بوو کە ئاماژەی بە نامەکە کرد و لە میانەی چاوپێکەوتنێکی لەگەڵ کەناڵی دوی وڵاتەکەی و لە وەڵامی پرسیارێکدا سەبارەت بە نامەکە ڕایگەیاند نامەکە زیاتر هەڕەشەیە بەڵام باس لە دەرفەتەکانیش دەکات. ئێمە بە بۆنەی نەورۆز و مانگی ڕەمەزانەوە پەلا لە وەڵامدانەوەی نامەکە ناکەین، بەڵام زۆری پێناچێت و لە چەند ڕۆژی داهاتوودا وەڵامی دەتەینەوە. ناوراو لە درێژە قسەکانی داگوتی ئێمە کارمان لەسەر نامەکە کردووە و گرنگیمان بە هەموو خاڵەکانی داوە. لەمڕۆوە هەردوو ڕەهەندی هەڕەشە و دەرفەت لە بەرچاو دەگرین و بە وتەی شەهید سولەیمانی دەرفەتێک لە دڵی هەموو هەڕەشەیەکدا هەیە، بۆیە بە یارمەتی خوددا دەرفەتەکانی لە بەرچاو دەگرین. عێراقچی لە کۆتاییدا و سەبارەت بە شێوازی دانوستانیش ڕایگەیاند ئێمە بە دڵنیاییەوە لە هەلومەرجی گوشار و هەڕەشە و سزای زیاتر بە شێوازی ڕاستەوخۆ دانوستان ناکەین. دانوستانەکان دەبێت لە هەلومەرج و پێگەیەکی یەکسانەوە بەڕێوە بچن. ئەوەش لەبیر نەکرێت ئەمە دووەم نامەیە کە لەلایەن ترامپەوە ڕاستەی خامنەی دەکرێت.
پێشتر و لە خولی یەکەمی سەرۆک کۆماری خۆیدا واتە لە ساڵی 2019دا و لە ڕێگەی سەرۆک وەزیرانی کۆچکردووی ژاپۆن شینزۆ ئابەوە نامەیەکی بۆ خامنەی نارد. بەڵام هەرەو کاتە خامنەی بە بەرچاوی کامێراکانەوە وێڕای سوکایەتی بە ترامپ ڕایگەیاند. من هیچ قسەیەکم لەگەڵ ئەو کابرایە نییە و هەر ئەمە بووە هۆی ئەوەی شینزۆ ئابە نامەکە ڕادەست نەکات و بێوەڵام بگەڕێتەوە. بەڵام ئەم جارە و سەرەڕایەوەشکە خامنەی لە کۆبوونەوەیەکی جەماوەری مانگانەی خۆیدا ڕاشکاوانە ڕایگەیاند بوو. گفتوگۆ و دانوستان لەگەڵ ئەمریکا عاقڵانە و ژیرانە و شەرافەتمەندانە نییە پێدەچێت بە ڕەچاوکردنی دۆخی پڕ لە قەیرانی ئێران. سیاسەتی ئەو پەڕی گوشار و هەروەها لێدوانەکانی وەزیری دەرەوەی ئێران گرنگتر لە هەموویشی بێدەنگی ئایەتوڵڵا خامنەی لە بەرامبەرم نامەیەدا دیارە تاران دەیەوێت وەڵامی نامەکە بداتەوە. بۆیە لەم ڕۆژانەدا و لەوانەیە دوای مانگی ڕەمەزان دەکرێت چاوەڕێی بڵاوبوونەوەی هەواڵی وەڵامەکەی تاران بکرێت. لەمە ڕاستەیەدا بە بڵاوبوونەوەی بەشێک لە نامەکە و هەروەها سیاسەتی کۆماری ئیسلامی ئێران و بە تایبەت ئاماژەکانی وەزیری دەرەوە پێدەچێت ناوەڕۆکی وەڵامی نامەکەی تاران ڕەچاوی ئەم خاڵانەی خوارەوە بکات. یەکەم، لەوانەیە تاران بۆ ماوەیەکی کاتیش بوو بێت خاڵەکانی دووەم و سێەم و چوارەم و تەنانەت پێنجەم واتە ڕاگررتنی پیتاندنی یۆرانیۆم، ڕاگررتنی ناردنی چەک بۆ حوسیەکان، وەستاندنی پاڵپشتی دارایی بۆ حیزبوڵڵا و هەروەها هەڵوەشاندنەوەی حەشتی شعبی عێراق بۆ ماوەیەکی کاتی پەسەند بکات. دووەم، بەڵام تاران دانوستان لە ژێر فشاردا ناکات. واتە لە وەڵامی نامەکەدا تاران جەخت لەوە دەکاتەوە کە دەبێت دانوستانەکان لەسەر بنەمای ڕێزی هاوبەش و لە کەشوهەوایەکی دوور لە گوشار و هەڕەشەدا بەڕێوە بچێت. سێیەم، ڕەتکردنەوەی دانوستاندنێکی گشتگیر لەسەر هەموو پرسەکان. دیارە ترامپ دەیەوێت لەم ڕێگەیەوە لەبارەی چەندین پرسی گرنگی وەک بەرنامەی ناوکی، چالاکیە ناوچەیەکان و توانای موشکی ئێران گفتوگۆ بکات. ئەوەش لە کاتێکدایە کە ئێران هەمیشە جەختی لەوە کردوتەوە کە پرسی بەرگری و ئاسایشی نەتەوەی بە هیچ شێوەیەک نابێتە بابەتی دانوستان. چوارەم، هەڵوەشاندنەوەی بەرنامە ئەتۆمیەکەی ئێران هێڵی سوورە. سیاسەتی هەوپەڕی وشاری ترامپ لە پێناو هەڵوەشاندنەوەی تەواوی بەرنامە ئەتۆمیەکەی ئێرانە. ئەوەش لە کاتێکدایە کە کۆماری ئیسلامی ئێران چەندین جار ڕایگەیاندووە هەڵوەشاندنەوەی تەواوی بەرنامە ئەتۆمیەکەی هێڵی سوورە. پێنجەم، کەشوهەوای دانوستانەکان دەبێت لەسەر بنەمای نیازپاکی بنیات بنرێت. ئەزمموی کشانەوەی تاکلایەنەی ترامپ لە ڕێکەوتنەکە و توندکردنی سزاکان نیشانیدا کە تەنانەت ئەگەر ڕێکەوتنیش بکرێت هیچ گەرانتیەک نییە کە ئەمریکا پابند بێت. بۆیە ئێران جەخت لەوە دەکاتەوە کە هەر دانوستانێک بکرێت دەبێت گەرانتی کردداری لا واشنتۆنەوە بۆ دوورکەوتنەوە لە دووبارە بوونەوەی ئەزممونە تاڵەکانی ڕابردوو لە ئارادا بێت. کەواتە سەرەڕای سیاسەتی ئەوپەڕی گوشاری ترامپ بوو هەروەها چاوەڕوانی ترامپ بۆ وەڵامی نامەکەی لە تارانەوە ئەگەرچی پێدەچێت هەندێ نەرمی نواندنی تێدا بەدی بکرێت، بەڵام بە دڵنیاییەوە و بە دڵی ترامپ نابێت و لە ناوەڕۆکدا جیاوازی زۆری لەگەڵ هەڵوێستەکانی پێشووی تاران نابێت. کەواتە بە ڕەچاوکردنی چاوەڕوانی و هەڕەشەکانی ترامپ لەلایەک و سیاسەت و ناوەڕۆکی وەڵامەکەی تاران لەلایەکی دیکەوە دەکرێت باس لەوە بکرێت تاران دەیەوێت لە ئەستراتیژی نەشەڕ و نەدانوستاندنی ڕاستەوخۆ واتە قەیرانەکە بەبێ چوونە نێو دانوستانێکی ڕاستەوخۆیان شەڕ ئیدارە بکات. بەڵام پێدەچێت ئەم سیاسەتەی ئێران لە ئێستادا ئیتر ڕوبەڕووی کۆسپ و تەگەرەی نوێ بوو بێتەوە. واتە لەم گەڕەی سەرۆکایەتیدا ترامپ پیشانی داوە کە هەوڵ دەدات بواری دیپلۆماسی ئێران بۆ مانۆڕ کەم بکاتەوە. واتایەکی تر لە ڕێگەی توندکردنی گەمار و ئابوووریەکان، توندکردنی دژایەتی هاوپەیمانە ناوچەیەکانی تاران و بەهێزکردنی هاوپەیمانیە نێودەوڵەتیەکان بژاردەکانی تارانی یەکجار سنووردار کردووە. لەم ڕووەوە و لە ژینگەیەکی ئاوادا سیاسەتی نەشەڕ نەدانوستان کە تا ئێستا وەک استراتیژی بربەست خزمەتی بە تاران کردووە وردە وردە کاریگەری خۆی لەدەستداوە و ئێرانی خستۆتە دۆخێکەوە کە هێشتنەوەی دۆخی ئێستای لە ڕابردوو قورستر دەردەکەوێت. هەر لەم بارەوە بۆ تاران دەرکەوتووە کە ئەمریکا تەنیا هەوڵی دانوستان بۆ چارەسەرکردنی ناکۆکیەکان نادات، بەڵکو دەیەوێت دانوستانەکان بە ئاراستەیەکدا ببات کە لە کۆتاییدا ئامانجە جیۆپۆلیتیکی و ئابوووریەکانی واشنتۆن بەدی بهێنێت. لەم چوارچێوەیەدا ئەو دانوستانانەی ئەمریکا بە دوایدا دەگەڕێت بە هیچ شێوەیەک بەمانەی ڕێککەوتنی هاوسنگ لەسەر بنەمای بەرژەوەندی هاوبەش نایەت، بەڵکو دانوستانێکە بە مەبەستی سنووردارکردنی فراوانتری ڕۆڵی تاران و
گۆڕینی هەڵسوکەوتی ناوچەیی و استراتیژی ئەو وڵاتە دەبێت کەواتە چوونە ناودانوستانەکان بە مەرجێکە کە واشنتۆن دیاری دەکات بۆیە دوور نییە لەم ماوەیەدا تاران استراتیژی خۆی بگۆڕێت و بە دوای بژاردەی جێگرەوەدا بگەڕێت کە بتوانێت ڕێگری لە گرژی بکات بەبێ ئەوەی داواکاریەکانی واشنتۆن قبول بکات. سوودوەرگرتن لە توانە دیپلۆماسیە ناوچەیی و نێودەوڵەتیەکان و بەهێزکردنی هاوپەیمانێتی ئابووری و ئەمنی لەگەڵ زلهێزەکانی دیکەی جیهان و ڕەخساندنی فەزایەکی نوێ بۆ دانوستان بە شێوازێک کە لە دەرەوەی چوەرچێوەی داواکاری ئەمریکاوە بێت دەتوانرێت وەک ڕێگایەک بۆ دەرچوون لەو بربەستەی ئێستا کە تەنگی بە تاران هەڵچنیوە لە بەرچاو بگیرێت. بەڵام لەم بارەشەوە دوو خاڵ وەک بربەست لە پێش ئەم استراتیژەوە. یەکەم ڕاستیەکە ئەوەیە کەشوهەوای ئێستای گۆڕەپانی سیاسەتی ناوخۆ و دەرەوەی ئێران وەک جاران نییە و تەنانەت زنجیرەیە قەیران و کێشە و سەرێشە ڕووی لەم وڵاتە کردووە. دوام تاران لە ئێستادا کێشەی کاتی هەیە. جیا لە ماوەی دیاریکراوی دوو مانگە لەلایەن ترەمپەوە خەمڵاندنەکان ئاماژە بەوە دەکەن کە ئێران تا کۆتایی مانگی ئایار یان سەرەتای حوسەیرانی 2025 مۆڵەتی بۆ بەڕێوەبردنی ڕەوتی پەیوەندیەکان لەگەڵ ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی هەیە. ئەگەر بێت و تاران داواکاری ئاژانس قبوڵ نەکات ئەو کاتەی تر بە ئۆتۆماتیکی سەرجەم سزاکانی نێودەوڵەتی بۆ ئێران دەگەڕێتەوە. لەمڕۆوە ئیتر ئێران بە تەواوەتی لە پەل و پۆ هەناسا دەخات. کەواتە ئەگەرم پێشاتانە لە بەرچاو بگیرێت تا ئێستا تاران خاوەن استراتیژی دیاریکراو نییە بۆ دانوستان لەگەڵ ئەمریکادا. بۆیە دەکرێت باس لەوە بکرێت کە ساڵی نوێژ ئەگەری بەردەوامبوونی گرژیەکانی نێوان ئێران و ئەمریکا درێژەی دەبێت. هەرچەندە هەندێک جوڵەی دیپلۆماسی لە ئاستی نافەرمیدا لەوانەیە ئەنجام بدرێت. بەڵام ئەگەری ڕێککەوتن و دانوستان و هێورکردنەوەی گرژیەکانی نێوان ئەو دوو وڵاتە زۆر ڕوون نییە. بەڵام لە ئەنجامدا بەم سیاسەتەی تاران پێشبینیەوە دەکرێت لە ئەگەری ڕێککەوتنی رووسیا و ئۆکرانیادا مۆسکۆ هەوڵ بدات تاران پەلکێشی دانوستان بکات. کەواتە ئەم کێشەیە بە پێچەوانەی چاوەڕوانی ترامپ بەم ئاسانیە چارەسەر نابێت و لەوانەیە درێژەی هەبێت. لەم نێوەندەشدا ئەگەر مۆسکۆ تاران پەلکێشی دانوستان نەکات تەلەبیب بانگەشەی ئەوە دەکات کە ئێران لە خاڵی دەربازبوونی ئەتۆمی نزیک بۆتەوە. ئەم بانگەشەیە لە پاڵ دواکەوتنی پرسی ڕێککەوتن و دانوستانی تاران و واشنتۆن دەتوانێت بیانوویەک بۆ لێدانی وێستگە ئەتۆمیەکانی تاران لەلایەن ئیسرائیلەوە دروست بکات. کۆیەم چیرۆکە چەندین خاڵی سەرەکی بۆ ئێمە ڕوون دەکاتەوە. یەکەم نابێت چاوەڕێی دانوستانی تاران و واشنتۆن لە ماوەی دیاریکراوی دوو مانگدا بکرێت. دوام لە بەرامبەریشدا نابێت چاوەڕێی شەڕی یەکلاکەرەوەی تاران و واشنتۆن بکرێت. ئەمەش لە بەرپرسی نەوت و هەروەها ئەگەری ئاڵۆزکردنی ناوچەکە لەلایەن تارانەوە. سێەم ئەگەر رووسیا تاران پەلکێشی دانوستان و ڕێککەوتن نەکات لێدانی وێستگە ئەتۆمیەکان و تەنانەت سەربازیەکانی ئێران لە ئارادایە. کۆتاخاڵیش لەوانەیە تاران لە سەرەتادا جەخت لە گفتوگۆی ناڕاستە خۆ بکاتەوە، بەڵام لە کۆتاییدا و لەوانەیە تەنانەت پاش هێرشی تەلابیبیش هەر ناچار بێت بە دانوستان و ڕێککەوتن.